بەشی سێهەم و کۆتایی هەڵسەنگاندنی هاوبەشی کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی ڕێپێوانی سربەخۆی جەماوەری خەڵکی ئێران لە پێناو ڕزگاربوونیان لە ستەم و سەرەڕۆیی ئاینی. خاڵی شەشەم، چڕکردنەوەی سەرکوت وەک تاکە ئامرازی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی ژینە. لەم کەش و هەوا شەڕلێدراوەی ئێستادا بەهۆی پەراوێزکەوتنی هەمەلایەنی ڕژیم لەلایەن خەڵکەوە داڕمانی ئابووری و لە هەمان کاتدا بەردەوامی بە شوێنەیی و بەڵام بێپسانەوەی بزوتنەوەی لە خوارەوە لە مەیدانی نافەرمانی مەدەنی جەماوەری ژنان لە دژی حیجابی ئیجباری، ناڕزایەتی لە ناوەندەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و پەرەسەندنی ڕۆژانەی بزوتنەوە داواکاری تەوەرەکان و گەلێک ناڕزایەتی تر تەنیا ئامرازی ڕژیم بۆ پاراستن و مانەوەی دەسەڵاتەکەی بریتیە لە سەرکوتی هەڵسوڕاوانی سیاسی، پیشەیی، مەدەنی، فەرهەنگی، ئەدەبی و هونەری و هەروەها پەرەسەندنی لە سێدارەدان بە مەبەستی زاڵکردنی کەش و هەوای ترس و تۆخاندن. ئێعدامی جنایەتکارانەی جەمشید شارمات کە 4 ساڵ لەمەوبەر لە دوبەی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێندرا، نوێترین بەڵام نەک دوایین حاڵەتە لە بەکارهێنانی سزای لە سێدارەدانی نامرۆڤانە لە پێناو پاراستنی ڕژیمێکدا کە لە گێژاوی قەیرانە ئاڵۆز و چارە هەڵنەگرەکاندا گەیشتووەتە لێواری داڕمان. پێویستەوە هەمیشە جەخت لەسەرەوە بکەینەوە کە تاکە ڕێگەی کرێکاران و زەحمەتکێشان بۆ ڕزگاربوون لە دۆزەخی کۆماری ئیسلامی و سەرنجام بنیاتنانی کۆمەڵگایەک لەسەر بنەمای ئازادی و دموکراسی و سۆسیالیزم بریتیە لە یەکگرتووی و ڕێکخراوبوون. خاڵی حەوتەم، دەرفەتێکی مێژوویی بۆ ڕێخستنی جەماوەری و لە خوارەوە. پێشڕەوی هەنگاو بە هەنگاو و بەردەوامی بزوتنەوەی شۆڕەشێڕانەی جەماوەر چ لە بواری ئازادیە سیاسی و کۆمەڵایەتی و مەدەنیەکاندا و چ لە بواری بزوتنەوە داواکاری تەوەرەکان نیشانەی بەهێزبوونی بزوتنەوەیەکی جەماوەریە کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەچێت. ناڕزایەتی بەردەوامی کرێکاران، خانەنشینان، پەرستاران، مامۆستایان و خوێندکاران بە کۆمەڵێک ویست و داخوازی ڕوون و دروشمی دیاری کراوەوە ئێستا بۆتە ڕووداوێکی ڕۆژانە. واقعیەتەوەیە کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە لەگەڵ ئابوووریەکی داڕما و ناهاوسەنگیەکی بەربڵاو لە زۆر بواردا بەرەو ڕوە ناتوانێت وەڵامی ویست و داواکاریەکانی خەڵک بداتەوە. ئەم بابەتە بۆتە هۆی بەهێزبوونی بەردەوامی بزوتنەوە داواکاری تەوەرەکان. ئێستا کە ئۆپۆزیسیۆنی ڕاست بە تەواوی ڕسوا بووە، ئێستا کە خەنەی ڕفۆرمخوازان ڕەنگی نەماوە، لە کاتێکدا کە بێبنەمابوونی ئیدعای بەناو پشتیوانی لە ستەم لێکراوان لەلایەن دەسەڵاتەوە بە تەواوی ئاشکرا بووە، باشترین دەرفەت ڕەخساوە بۆ ڕێکخراوبوونی سربەخۆ لە خوارەوە و پشتبەست و بە کادرە جەماوەریەکانی ناو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. ئێستا کاتی ئەوەیە کە سەرجەم بەشەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بکەونەخۆ بە مەبەستی پێکهێنانی ڕێکخراوی پیشەیی و سربەخۆ و ئەم ڕێکخراوە پیشەییە سربەخۆیانە بەرەو لێک نزیک بوونەوە و لێک هەڵپێکرانی زیاتر ئاراستە بکەن و لە هێزی خۆیان شەپۆلێکی بەرین بۆ بەدیهێنانی گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان پێک بهێنن. ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئەو هێزە پێشڕە و چەپ و ڕادیکاڵانەی بزوتنەوەکە کە ئازادیە سیاسیە بێشەرت و مەرجەکان بە مەرجی پێگەیشتووی سیاسی کۆمەلگا دەزانن، پێویستی ڕێخستنی جەماوەری خەڵک بە ئەرکی هەستیاری خۆیان دەزانن، باوەڕیان بە مافی دیاریکردنی چارەنووسی خەڵک و مافی بێ ئەملا و ئەولای ئەوان بۆ دیاریکردنی پێکهاتە سیاسیەکانی هێزی جەماوەری لەلایەن سەرجەم چین و توێژەکانی خەڵکەوە هەیە و هەر چەشنە پاتێرنالیزم و باوگڕەفتاریەک ڕەت دەکەنەوە، باوەڕیان بە مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی وڵات و پێویستی یەکگرتووی دڵخوازانە هەیە و هەروەها لە پێناو مافی یەکسان بۆ هەموو دانیشتوانی وڵات بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز، نەتەوە، زمان و کولتور خەبات دەکەن، بەرەو لێک نزیک بوونەوەی هەرچی زیاتر بەرەو پێش بچن و لە پێناو پێکهێنانی جەمسەرێکی بەهێزی چەپی سۆسیالیستیدا هەنگاوی کۆنکرێتی و ڕوون هەڵبگرن. نابێت ئەم دەرفەتە مێژوویە لەدەست بدرێت.
بەڕووخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بەژی ئازادی، دموکراسی و سۆسیالیسم. هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگەڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران چوارشەممە 9 خەزەڵوەری 1403 بەرابەر لەگەڵ 30 ئۆکتۆبری 2000